یەکێک لە راپۆرتە جوانەکان دەست پێکەین کە ئەویش باسکردنێکە لە ڕۆژی ڤالەنتاین کە ڕۆژی چواردەی دوواتە دوێنێ ڕۆژی ڤالەنتاین بوو و مێژوەکەشی مێژووی ڤالەنتاین با بڵێن تێکەڵەیەکە لە چیرۆکی ئاینی و هەروەها ئەفسانەی کۆن و نەریتی کللتوری جە لە قودسی کوردستان لە شاری کەرکووک کۆنسرتێک لەلایەن دکتۆر فەرهاد پیرباڵەوە ساز کرا کە ئەم نووسەر و ڕووناکبیرە لەنێو ئەم کۆنسرتەیە بەشداری کرد و کۆمەڵێک بەرهەمی زۆر جوانی پێشکەش بە ئامادەبووان کرد لە شاری کەرکووک جا هاوکارانمان لەو بارەوە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوون با ئێمەش بەیەکە و بینەری راپۆرتەکە بین. بۆ یەکەم جار جیاواز لە دەرکەوتنی ڕابردووی مێژووی ژیانی دکتۆر فەرهاد پیرباڵ وەک هونەرمەند بە پێشکەشکردنی گۆرانی دەردەکەوێت. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی کەرکووک بە چاودێری ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان سیمینار و چاپکردنی کتێب و کۆنسرتی گۆرانی بۆ ڕووناکبیر فەرهاد پیرباڵ لە سەنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک بەڕێوە چوو. کۆمەڵێک بەرهەممان هەیە بە تەحەداوە بۆ سەلمانی قسەکەم کەس نەیبیستوە پێشتر. ئێمە پێشتر شتەکانمان ئامادە کردبوو بەڵام کاک نەژادم بینی دوایەوە کاک ئاسۆمامەندم بینی ئەوانیش خەڵکی کەرکووکن بەرپرسیاری ڕۆشنبیری و ژیانی کلتورین لە کەرکووک ئیتر بۆیە یعنی لە کەرکووک جووساینەوە بەڵام پەیامێکی تایبەتی غێری هونەریمان نییە لە هونەرەکە زیاتر. ئەو بەرهەمە هونەریانەی لەلایەن ڕووناکبیر فەرهاد پیرباڵ لە کۆنسێرتە هونەریەکەدا پێشکەش بە ئامادەبوان کرا تایبەت بوون بە گۆرانی نیشتیمانی و دەربڕینی خۆشەویستی بۆ نیشتیمان و بەرخۆدانی شەروانانی ڕۆژ ئاوا چالاکیەکەش هەر لە ڕۆژی خۆشەویستیدا ڕێکخرا. چەند گۆرانیەکی دکتۆر فەرهادە کە هەمویان خۆمان داماڕشتووە و ئاواز و شارەکەشی شارەکانی با بڵێن کلاسیکن و ئاوازەکەشی خودی دکتۆر فەرهادە هەمویان شتی تایبەتن بەڕاستی و گۆرانیەکانی منیش گۆرانی کلاسیکن و حەز دەکەم هەموو لایەک بزانن کە ئەگەر لە هەر شارێک بین ئەوە ڕسەنایەتی هەر شارێکی تر دەتوانین بۆ خۆمان وەربگرین و چێژی لێ ببینی. چەند مادەی تێدا یەکیان بەناوی ئازادی کار پەیوەندیدارە بە بارودۆخی کورد و ئەوەی تریش کەزی ئەوانی تریش هەر حاڵەتێکی عێرفانی تەسەوفی هەیە بەڵام لەسەر بنەمای مۆسیقا داڕێژراوە کە مادەکان هەمووی کاک دکتۆر فەرهاد پیرباڵی بە چەندین چالاکی جۆرا و جۆری هونەری بە پێشکەشکردنی شیعر و گۆرانی نیشتیمانی و نەتەوەیی کورد وەک پاڵپشتیەک بۆ بەرخۆدانی شەروانانی ڕۆژ ئاوا یەکەم جارە لە شاری کەرکووک کۆنسرتێکی لەم شێوەیە بۆ ڕووناکبیر فەرهاد پیرباڵ ساز بکرێت.